بۆ نۆژەنکردنەوەی قەڵای کەرکووک ئیدارەی خۆجێی شارەکە داوای 20 ملیار دیناری لە حکوومەتی عێراق کردووە. یاریدەدەری پارێزگاری کەرکووک بۆ پەیام ڕایگەیاند بەشێکی قەڵای کەرکووک مەترسی داڕمانی لەسەرە، بۆیە لە ڕێگەی دەستەی شوێنەوار و گەشت و گوزار داوامان کردووە دەست بە نۆژەنکردنەوەی بکرێت. دوو هەفتە لەمەوبەر هەواڵمان پێگەیشت کە چەند شوێنێک لە ناو قەڵاکە بەهۆی بارانبارینەوە داڕوخاون. بەجێهێشتنی قەڵاکە بەم شێوەیە سڕینەوەی مێژوو و شوناسی شارەکەیە. وەکو ئیدارەی پارێزگاکە لە چوارچەوەی بودجەی باری لە ناکاوە پرۆگرامی حکومی داوامان لە وەزارەتی گەشت و گوزار و شوێناوەڕەکان کرد لە ڕێی وەزارەتی پلاندانانەوە بڕیارەکەی بڕەپارەیەکمان بۆ خەرج بکەن لەسەر پلانی وەبەرهێنان کە بڕەکەی زیاترە لە 20 ملیار دینار. تەرخان دەکرێت بۆ پەرەپێدانی ناوەوەی قەڵاکە و زیندووکردنەوەی ئەو مزگەوتانەی تیایدایە لە گەڕەکەکاندا. دوای نوێکردنەوەش داڕشتنەوەیەکی نوێ هەیە کە پێکهاتەکانی قەڵاکە لە بەرچاو دەگرێت. باهۆی پشتگوێخستنی لە چەند ساڵی ڕابردوو بەشێکی زۆر لە قەڵای کەرکووک ڕووخاوە، گەرچی لە ڕابردوودا بەشێکی نۆژەن کراوەتەوە، بەڵام ڕۆڵێکی ئەو تۆی لە پاراستنی نەبووە. مێژوونووسێک دەڵێت پرۆسەکانی نۆژەنکردنەوە ئەگەر بە شێوەیەکی زانستی نەبێت شوێنەوارەکە دەشەوێنرێ. لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە چەند جارێک حکوومەتی عێراق و لایەنە پەیوەندیدارەکان لە دەستگاکانی شوێنەوار هەوڵی نۆژەنکردنەوەیان داوە، هەرێکە بە جۆرێک و هەندێک جارش ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووکش هەوڵی نۆژەنکردنەوەیان داوە، بەڵام هەموو ئەم نۆژەنکردنەوەانە نەچۆتە چوارچێوەیەکی زانستی و شوێنەواریەوە و بە تایبەتی یۆنسکۆش لە 2006 و 2007دا هەوڵی داوەکو پرۆژەیەک بۆ نوێژنکردنەوەی قەڵای کەرکووک و ناوچە شوێنەوارەکان، بەڵام تا ئێستاکە بە ئەنجام نەگەیشتووە. ئەوەی لێرەدا گرینگە بێڵێن ئەوەیە کەوکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک چەند جارێک نۆژەن کراوەتەوە، بەڵام نۆژەنکردنەوەیکی هەرەمەکیانە و نەچۆتە چوارچێوەی زانستیانی ئەوەی کەوا لە بوارەکانی شوێنەوار دەیان ئەو بنەمانی کەوا شوێنەوار هەڵدەسێ پێ کاری لێ بکەن. بۆیە دەدینین بەشێکی لەو شوێنەوارانە شێواندنی پێوە کراوە، یان کاری شێواندن کراوە، یان گۆڕانکاری لە شێوە و ژینگەی دیمۆگرافی شوێنەوارەکە کراوە کە ئەمەش لەگەڵ بنەماکانی شوێنەواردا ناگونجێت. جگە لە قەڵای کەرکووک بەشێک لە قشڵەی کەرکووکیش کە شوێنەواری دێرینی شارەکەی ڕووخاوە، ئەمە جگە لە مەترسی داڕمان و لە ناوچوونی چەند گەڕەکێکی شارەکە کە مێژوویەکی کۆنیان هەیە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.